پاش داگیرکردنی عەفرین هێرشەکانی تورکیا لە ناوخاکی هەرێم پێیناوەتە قۆناغێکی نوێوە بە جۆرێک سوپایە وڵاتە دەستی بە ئۆپراسیۆنی زەمینی کردووە و زیاتر لە 15 کیلۆمەتر هاتۆتە نێوخاکی هەرێمەوە. هەروەها تۆپباران و بۆردومانی تۆپخانە و فڕۆکە جەنگیەکانی تورکیا لەسەر گوندەکانی هەرێم بە تەواوی چڕ کراونەتەوە و مەترسی گەورەی لەسەر دانیشتوانی ئەو ناوچانە دروست کردووە کە لە قەندیل و پارێزگای دهۆک لەژێر دەسەڵاتی پەکەکەدان. لەم نێوەندەدا ئەوەی جێگای نیگەرانی خەڵکە بێهەڵوێستی حکوومەتی هەرێمە لە بەرامبەر بەزاندنی خاکەکەی و کوشتنی هاوڵاتیەکانی. چەندین ساڵە حکوومەتی تورکیا بە پاساییبوونی پەکەکە بۆردومانی ناوچەکانی هەرێم دەکات و دەیان هاوڵاتی بوونەتە قوربانی بە جۆرێک هەندێک جارگەیشتۆتە ئاستی کۆمەڵکوژی لەوانە شەیدکردنی 7 ئەندامی خێزانێک لە 21 ئابی ساڵی 2011 لە نزیک بازگەی کورتەک و شەیدکردنی 8 هاوڵاتی دیکە لە 1 ئابی 2015 لە گوندی زارگەڵی. نوێترینیشیان شەیدکردنی 4 گەنج بوو لە شەوی 21 ئەم مانگە لە گوندەکانی سنووری باڵەکایەتی کە بۆ گەشتبوونە ناوچەکە. لە بەرامبەر ئەو ڕووداوانەدا حکوومەتی تورکیا نەک قەرەبووی کەسوکاری قوربانیانی نەکردوتەوە بەڵکو بە شێوەیەکی فەرمی داوای لێبوردنیشی نەکردووە. هەرچی حکوومەتی هەرێمیشە جگەلەوەی توانای ئەوەی نییە سەر و ماڵی هاوڵاتیەکانی بپارێزێت تەنانەت ئامادەنیە ئیدانەی و هێرشانە بکات لە کاردانەوەی شەیدکردنی 4 هاوڵاتیەکەدا. حکوومەتی هەرێم هیچ پەیامێکی بۆ تورکیا نییە بەڵکو داوا لە پەکەکە دەکات ناوچەکانی دەوروبەری گوندەکان چۆڵ بکەن. حکوومەتی هەرێم کە جومگە گرنگەکانی لەلایەن پارتیە و کۆنتڕۆڵ کراون هەمیشە هەڵوێستی بەرامبەر پێشێلکاریەکانی تورکیا لاوازە. بەڕای چاودێران پەیوەندی بەهێزی و حیزبە لەگەڵ حیزبی دەسەڵاتداری تورکیا و خراپی پەیوەندیەکانی نێوان پارتی و پەکەکە دووهۆکاری سەرەکیی بەردەوامی پێشێلکاریەکانی تورکیان کە بەو هۆیەوە هاوڵاتیان بوونەتە قوربانی. لە ئێستادا کە تورکیا ئۆپەراسیۆنی زەمینی لە ناوخاکی هەرێم دەست پێ کردووە مەولود چاوشۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند بەرپرسانی هەرێمیش نیگەران لە بوونی پەکەکە لە ناوخاکەکەیان. هەموو ئەو ڕووداوانەوەیان کردووە گومان لەسەر پەیوەندی و ڕێکەوتنە ناڕوونەکانی بەرپرسانی هەرێم و تورکیا دروست ببێت. حکوومەتی هەرێم کە لە ئیدارەدانی قەیرانە ئابووری و سیاسیەکان شکستی هێناوە لە پاراستنی گیانی هاوڵاتیانیش لە هێرشی وڵاتانی دراوسە شکستی خواردووە و بێباکە. بەرپرسانی سیاسی هەرێم بە جۆرێک سەرقاڵی پرۆژەی ئابووری و بازرگانین لەگەڵ وڵاتانی دراوسێ کە گیانی هاوڵاتیانی خۆیان بە شیاوی دانێکی هێرشەکانی تورکیاش نازانن.